کامێرۆنێرن بەهۆی سەرکێشەکانی لە ئۆتۆمبیل هاژوشتن داکێک و منداڵێک بەیەک خولەک لە ناو دەبا تۆمەتبارە لەو پەڕی دڵخۆشیەوە بۆ پەڕی خەمباری بە دوو خولەک ئایا دەبێت ئۆتۆمبیل بۆ خێراییە زۆرە باژوشترێ بۆچی کچانی کورد هەموو شیوەن و ڕۆڕۆیانە بۆ ئەم کوڕەیە ئایا کامیرۆن کوردە ناسێ کە ئەو هەموو هەڵاوی بۆ دەکەن لە نێو سۆشیال میدیا تاوەکو ئێستا ملەتی کورد هیچ گەنجێکمان نەچۆتە بەندیخانە کورد کێشەکانی ئەوەندە کەمە لە نێو سۆشیال میدیا بەس باسی کامیرۆن بکرێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەی وەکو هاوکاریەک لایک و کۆمنت و شێری لە برنەسی وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تۆی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی بۆ هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بۆ ئەوەی ڕاستەخۆ پەیوەندی بە ئێمە بکەی بۆ ڕێکلامی بازرگانی دەتوانیت لە ڕێگەی ئەم سناپچاتەوە پەیوەندیمان پێوە بکەی. کامیرۆن هێرن خەڵکی وڵاتی ئەمریکایە و هەلێوێژ نیشتە جێ دەبێت ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ هاوڕێیەکەی بەنیازی ئەوە بوونە سیباق سیارە بکەن بەڵام ئەو کاتە کامیرۆن هێرن تەمەنی نەگەیشت بۆ تەمەنێکی یاسایی کە ئۆتۆمبیل لێ بخڕێتن و ئیجازەشی نەبووە وەرەوە لەگەڵ هاوڕێیەکەی دەبێتە دەمەقالیان و وە پێکەوە سیباقێک دەکەن وە کامیرۆن هێرن کە لەوە دەرکەوتووە ئۆتۆمبیلەکەی بە خێرایی 200 کیلۆمەتر دەهاژۆشت وە لە ناکاو ئافرەتێک و منداڵێک دێنە سەر شەقام ئەویش خۆی پێ ناگیرێتەوە لە هەردووشیان دەدا هەر لەو شوێنەی کە لێیان دەداتن ژنەکە و منداڵەکە گیان دەسپێرن کە دایکەکە ناوی جەسیکایە تەمەنی 21 ساڵ بوو و منداڵێکی 1 ساڵانیشی لەگەڵدا بوو هەردووچیان لە هەمان شوێندا گیان دەسپێرن ئەو کاتە کامیرۆن هێرن تەنها تەمەنی 17 ساڵ بوو وەویش ناگاتە ئەوەی کە ئۆتۆمبیل لێ بخڕێ و بەم شێوە و خێراییەش وا دیارە بنەماڵەی کامیرۆن هێرن خێزانێکی دەوڵەمەندن ئەم ڕووداوە لە ساڵی 2018 ڕووی داوە بەڵام لە ساڵی 2021 بڕیارەکە دەرچوو لە دادگای ئەمریکا وەروەها دوای ئەو دەرچوونە دادگایەش خەڵکێکی زۆر ڕخنە و گلەیی لەوە هەیە چۆن دەبێت ئەم گەنجەیە لە ئێستادا تەمەنی 21 ساڵە تاکو تەمەنی 45 ساڵی لە بەندیخانە دابێتن ئەمەش بە خەتایەکی ئێکجار زۆر دەزانن کە نابێ گەنجێکی وا هەموو تەمەنی گەنجی لە بەندیخانە بەڕێ بکاتن بۆیە وا دیارە جوانیەکەی وای لە کچان کردووە هەموو بێنە دەنگ و لە نێو سۆشیال میدیا ئەمە تەنها لە کوردستان دەگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی دانەهێناوە بەڵکو بگرێ لە تەواوی جیهان ئەم ڕووداوە کاریگەرێکی زۆری لە جیهاندا بەدوای خۆی داهێنا کامیرۆن لە سەرەتادا تەنها 9 ساڵ عقوبەکەی خوارد ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کاو مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمبیلی نییە ئەو دەبایە 9 ساڵ بگیرێ بەڵام هاوسەری ژنەکە و منداڵەکە هاتە جواب و ئەویش بڕیاری لێخۆشببوونی نەدا کە لێی خۆش بێت لە کامیرۆن هێرن واروها ئەویش وا دیارە کە لە وێنەکان و ڤیدیۆکان دەرچوو ئەویش ناخی دەقڵێ بۆ خێزانەکەی و بۆ منداڵەکەی زۆ غەریبیان دەکا و ئێستا خەڵک بوونوتە دوولە بەڵام زیاتریان لایەنگەری کامیرۆن دەگرن دەڵێن ئەم گەنجەیە زۆر گوناهە 24 ساڵ لە زیندانەکانی ئەمریکا بمینێتەوە و بەسەر بباتن براکەشی چەند ڕۆژێک گیرە بەڵام ئەو بێتاوان دەرچوو ئەو مۆڵەتی شۆفێری هەبوو بۆیە خێزانەکەی هێرن گەرچی لە خێزانێکی دەوڵەمەند و ناسراون لە ئەمریکا بەڵام دادگای ئەمریکا سزایەکی توندی بەسەر سەپاند و تا ماوەی 45 ساڵ بەند دەکرێ وا دیارە لە ئەمریکا دادگا و بە شێوەیەکی فەرمی حەق دەدەنە هەموو کەسێک وە بڕیار لەسەر هەموو کەسێک دەدەن وە کامیرۆن هێرنیش ئەو گەنجەیە بوو کەوتە ئەم حالەتەی ئێستا کە تێدایە وە خەڵکێکی زۆر بە هەمان شێوە لە کوردستان و لە دەروی کوردستان بە تایبەتی کچەکان زۆربەی خەڵک لە ئەمریکا چۆتە بە دەرگای ماڵی حاکمەکە داوا دەکەن ئەم گەنجەیە گوناهە بۆ ماوەی 24 ساڵ بگیرێتن ئەو کاتە تەمەین دەگاتە 45 ساڵ بۆیە بە بڕیارەکەتدا بچۆوە پێویستە بڕیارەکە بگۆڕدرێ و ئەم پارچە ڤیدیۆیی کە ئێستا پیشان دەدا ئەمە حالەتەکەی ڕووداوەکە بوو وەروها لە ئەمریکا ساڵانە خەڵکی تریژ وا هەیە دەگیرێتن و وە ڤیدیۆ دەکرێت لە ژووری مەحکەمەکە وە ڤیدیۆکانیش بڵاو دەکرێتەوە بەڵام هیچیان نەگەیشتەوەی کە کامیرۆن بەم شێوەیە بڵاو بۆتەوە وە زۆر جار خەڵکەکان داوای حەقی خۆیان دەکەن و دادگای ئەمریکاش
حەقی هەموو کەسێک دەداتن. وە لە نوێترین فتوای ئاینی ئیسلامدا لە سعودیا چەند ساڵێک پێش ئێستا ئەم فتوایاندایە دەربارەی ئەوەی لێخوڕنی سیارە دەتوانی تاکو چەند باژۆی بۆ تاوەکو چەند بۆت هەیە تۆ خۆشەویست تیژڕۆ بڕۆی. لە نوێترین فتوادا باز لەوە دەکەن سەرووی 120 کیلۆمەتر باژۆی ئەمە خۆت دەبیە قەتل نەفسی خۆت ئەگەر بمریت، بەڵام ئەگەر لە کەسێکی تر بدەی ئەوە تاوانباری پێویستە سزاکان وەربگری. بۆیە ئەوە نوێترین فتوای دینی ئیسلامە و ئاینی ئیسلامیش لەسەر ئەم قسانە پشڕاستیان کردوتەوە هەموو ڕازینە. پێویستە هەموو گەنجێکی خۆشەویست ئاگادار بێ لەوەی کە دەتوانێت تاکو چەند ئۆتۆمبیلەکەی بە شێوازێکی سەرێ باژوە. بۆیە لە ئێستادا زۆربەی ڤیددیۆ دەبینین لە نێو تیکتۆک بە تایبەتی زۆر گەنجانێک هەنا یەکتری هان دەدەن بۆ ئەوەی سیباق سیارە بکەن و بزانن کامە لە کامە دەباتەوە. بە تایبەتی گەنجانی خەڵکی سلێمانی و گەنجانی خەڵکی شاری هەولێر ئەوان دەڵێن وەرن بۆ ئەم شارە ئێمە مسابقەتان لەگەڵ دەکەین، کەس نامگاتێ کەس ناتوانێت وەکو من سەریع باژووە. ئەوەی تریش دەڵێ ئێوە وەرن بۆ هەولێر ئێمە شەڕە سیباق دەکەین. بۆیە پێویستە گەنجان زۆر ئاگادار بوون لەو حالەتانە. کاتیۆنیە تۆ تیژڕۆ بڕۆی ئەویش یاسا و ڕێسای خۆی هەیە و شوێن و شەقامی خۆی هەیە. پێویستە تۆ سەلامەتی خۆت پێش هەموو شتێک لە پێشچاو بگریتن و واڕۆها دەبێت گست ڕێنمایەکانی هاتوچۆ پابەندبی بۆ ئەوەی تووشی هیچ کارێکی نەخوازراو نەبیتەوە وە نەبیتە هۆکاری ئەوەی ماڵی هیچ کەسێک تێک بدەی و هیچ کەسێک نەبێتە قوربانی ئەو کارانەی ئێوە دەیکەن. بۆیە کامیرۆن هێرن دەبێتە وانەیەک بۆ ئەو کەسانەی کە لە سەر شەقامەکان تیژڕۆ دەڕۆن و بەبێ ئەوەی هیچ سێفتەیەک هەبێتن بۆ خۆیان و بۆ خەڵک. وا پێویستە توی خۆشەویست وەکو کامیرۆن هێرن نەکەی دوور بکەویەوە لە گشت کارە ساتەکان. هەر کاتێک ویستت ئۆتۆمبیل بە خێرایەکی بەرچاو باژۆی پێویستە هەموو مەرجەکان لە پێشچاو بگری بۆ ئەوەی توی خۆشەویست وەکو کامیرۆن هێرنت لێ بەسەرنێ بۆ ئەوەی هەموو کات سەرفرازبی. ئێمەش وەکو ستافی کلیل میدیا هیوای سەرکەوتن بۆ کامیرۆن هێرن دەخوازین. ئەم گەنجەیە گوناهە تاکو تەمەنی 45 ساڵی لە بەندیخانەکانی ئەمریکا بەڕێبکە. هیوادارین بە زووترین کات ئازاد بکرێتن و بەهی شێوازێک هیچ کەسێک تووشی ئەم جۆرە ڕووداوانە نەبێتەوە. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکا خود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و شێر و کۆمنت و سەبسکرایبتان لەبیر نەچێتون زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی توی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. بۆ هەر ڕقنەوە پێشنیارێک یاخود بابەتی ڕکلامی بازرگانی دەتوانی ئەم سناپشاتەمان ئاد بکەیت. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.